دکتۆر گیان ئەمە کۆتا پرسیارمانە بۆ تۆ چاوەڕێکی ئەەکەی لەو خوێندکارانەی کە ئێستا لە بەشی ڕاگەیاندنن. بەڵێ طبعا بۆی بیزانی لە ئەو تەلەبانی کە ئێستا لە بەشی ڕاگەاندنن لە هەرێمی کوردستانە هەندێکیان بە قبول مرکزی هاتوون بەداخەق لە قوڵ مرکزیە بە دەرەجەکان دەینێرن دەرەجەی چەندیە ناو دەرەجە نردوێتی و هیچ هیوایەتێکی نییە بەڵام هەندێکی کەمانێ نەخێ لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێی سندیکاکانەوە لە ڕێی ئەوانی کە ئایل بوون دیێنە ناو بەشی ڕاگەاند بەڵام لێرە لە هەرێمی کوردستان ئەم شتێک کە من باسیەکەم نییە لە وڵاتان هەیە لە وڵاتان لە سی ئیبتیدائیەکی خۆمانە پسپۆریەکان دیارەکرێ کوڕەکەی من دێنن ئەیبەن بۆ نەخۆشخانی بۆ نمونە ڕزگاری لە نەخۆشخانی ڕزگاری سەدریەک و نازام چیەکە نەمەلی بزانن لە دەرزیە ترسێ لە خوێن دەترسێ لە چی دەترسێ لەگەڵ کچەکەمان لەگەڵم و ئەو تەلەبانی تراکە لەو مەکتەبیان سیرێکی پسپۆرەکانیان بۆ دیارێکن کوڕەکەم لە سێرکی لە دەرزی ناترسێ لە خوێن ناترسی ئەڵێ یاڵڵا ئەم کوڕا تر بۆ بەشی پزیشکەکە باشە کچەکەم نەخێر هەموو سێبات و هەموو میکانیەکان جواندا ئەنی ئەڵێن بۆ هەندسیەکە باشە لە سی ئیبتیدای و هەتا کاتە پۆلی دوانزە هەر هەمووی ئەو اختصاصی کە دیارەکرێ بۆیان ئەوە خوێنێن بەڵام لە پۆلی دوانزە کە دەرەچێ بۆ دنیە بچیتە تر ئەوەی کە توبیەکە و بچێتە ناوەندەسە بێت تۆ توبی بەڵام لێ دیسا اختصاصی ورتر تۆ توبی تۆ پزیشکی بەڵام لە پزیشکیشی ئەو کاتە دانە لە دانیشاتی قەتەی عەسەبە نەزەم چیە پڕکردن ئەمانە ئەخوێن لە هەرێمی کوردستانە ئەمەمان نییە بۆیە کە ئەمەمان نییە تەڵەبەکانمان داماوانە هەندێکیان بە ناچاری دەرەجە فڕێنە ناو بەشی ڕاگەاندنەوە هیچ هیوایەتێکیان ڕاگەاندن نییە بەڵام توش بوون جاربار تووشە بێترە بێ ئەڵە کابرا ڕیشا دەبێ ئەمە دروستە بێ بۆیە هەندێک لە دەرچوەکانی بەشی ڕاگەاندنمان بەداخەوە ئێستا ئەو ئیشەی ڕاگەاندن ناکەن بەڵام بە پێچەوانەکەشی زۆربەی تەلەبەکانمان کە بە هیوایەت و زەوقێکی ڕاگەاندنی و فەلسفەی ڕاگەاندن و ڕاگەاندنەوە سێرەکەی هەریەکو لە کەناڵەکان لە کەناڵە فەزاییەکان ناوخۆیەکان لە بەشەکانی ڕاگەاندن لە ناو وەزارەتەکان لە ناو بەڕێبەرەتەکان لە ناو دایرەکانی حکومی و ئاهلیەکان ئەمانن ئیش دەکەن ئەمە ئەو کەسانە بوون کە بەو شێوازە بۆیە ناتوانین سنفەکان جاکەینە بڵین لە سەتا ئەوە بەڵام زۆربەی زۆری ئەوانێکیە بەشێ بەشەکانی ڕاگەاندن سیرەکەی ئەو خەڵکانن کە بە زەوق و هیوایەتێکەوە دێن ئێمە تەلەبەمان هەبوو نەوەتی هەیە بۆ ئەمساڵ نەوەتی هەیە ئیجاتێتە بەشی ڕاگەاندن ئەڵێ من نەوەتم مەبێ ناچم بەشەکانی توبیەکان ناچمە بە شاندەسیەکان من هیوایەتم ڕاگەاندنە بۆیە من لێرە دا لە باوکان دایکان خێزانم ڕێزەکانی هەرێمی کوردستانەکە مناڵەکانیان باوانەکەن ئیلا تۆ بێبی بە پزیشک ئیلا بێبی بە مهندس ئیلا بێبی بە مامۆستا ئیلا بێبی بە محامی نەخێر باخۆی چ مەوهیبێکی تایە ئەم چه مەوهیبەی وەرزشی تایە با بچێتەوە ناو وەرزش ئاساییە لێوە سەرکەوتن بەدەستێنێ دڵنیا بە لێوە بەدەستێنێ لە هونەر هەیەی با بڕاتە ناو هونەرەوە من لە 5 ساڵ لەمەوە پێش دوو تەلەبە بۆیە پێتەڵم دوو تەلەبە هاتنە ماڵی خۆمانتیان دکتۆر تۆ شارەزای لە زانکۆلان بۆمان پڕکەرەوە ئێوتم بەسەر چاویان زۆر هینیە کرد من وام بەم شوازە دەرەجەی زۆر بوو یەکیشان دەرەجەی زۆر کەم بوو ئەوەی کە دەرەجەی زۆر بووتی من هەندەسە وەرمەگرێتەوە هەر هیچ ئەمیش فەقیرە زۆر دەتە ئەمەم باسکوت مەرج نییە تۆ هەندەسە وەرزگرێت دوجار بی بە مهندسێکی باش و سەرکەوتو لەوە چی ئەم کوڕە بێبەوە بۆمان پڕکردنەوە ئەو هەندەسە وەریگرت ئەمەی تریان لغات تورکی وەریگرت زمان تورکی وەریگرت خۆی مەوهیبێکی تورکی تیا بوو جوان تورکی باشیە زانی چۆن ئێستا مهندسەکە لە بازار عەرەبانەی پێ ئەم بۆیە پێتەن عەرەبانەی پێ ئەم ئەمەی ترشی تورکمانستان متەرجمە مانگی ئەو وەردەکە